ئێرە بازاری کاغەزەداراییەکانی هەولێرە، بەڵام زیاتر لە ماڵێکی چۆڵ دەچێت. لە 2014ەوە بۆ کارکردن ئامادەیە، کەچی بەهۆی شەڕی داعش و چەند کێشێکی دیکە دامەزراوەکە پەچی کەوتووە و بڕیاریکردنەوەی نەدراوە. نزیکەی 40 کارمەندی هەبووە، بەڵام بەهۆی نەبوونی توانای دارایی بەشێکی زۆریان ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە. بەڕێبەری جێبەجێکاری بازاڕەکەی دەڵێت چاوەڕێی بڕیاری ئەنجومەنی ئابووری دەکەن بۆ ئەوەی بازاڕەکە بخەنە کار. كبورصة توقفت بنهاية 2014 بسبب هذا الظروف. کاتێک بۆرسەکە لە 2014ەوە بەهۆی نالەباری دۆخەکەەوە ڕاگیرا هەتا ئێستا ئێمە چاوەڕێی ئەنجومەنی ئابووری دەکەین کە حکوومەت و وەزارەتی دارایی و شەهیدان و ئەنفالکراوانن. 120 پشکیان لەم بۆرسەیەش هەیە، بۆیە پێویستە هەردوولا لە هەماهەنگیدا بن بۆ دەستپێکردن و بە کارخستنی بۆرسەی هەولێر. ماندووبوونی زۆری بۆ کراوە، هەروەها پارەیەکی زۆری بۆ خەرج کراوە. دەستەی کاغەزەداراییەکانی بەغدا نووسراویان بۆ کردوین، پێویستە پێش کۆتایی مانگی 6 بۆرسەی هەولێر کار بکات. هيئة الأوراق المالية دزت لنا قبل يومين كتاب. ئامێرەکان تۆزیان لەسەر نیشتووە لە کاتێکدا ئامادەن بۆ کارکردن و کارمەند و کەسانی شارەزاش هەن، بەڵام بەهۆی درەنگکەوتن لە بەکارخستنی پێویستە هەمانجی لەگەڵ بازاڕە جیهانیەکان بکرێ و بۆ دووبارە ڕاهێنان و کارکردن لەسەر سیستەمەکە. سیستەمی ئەکستریم لەلایەن بازاڕی کاغەزەداراییەکانی ئەمریکا نازداک بەستراوە. ئێرە ژووری سێڤەری بازاڕی کاغەزەداراییەکانی هەولێرە نزیکەی ملیۆنێک دۆلار لە کڕینی ئامێرەکان خەرج کراوە و کۆمپانیا گەورەکانی ئەمریکا وەکو نازداک لە هەماهەنگی دابوونە بۆ دامەزراندنی ئەو سیستەمە گرینگە و بەهێزە. ئێستا سەرجەم ئامێرەکان وەستاون بەهۆی وەستانی پرۆسەکە لە هەرێمی کوردستان و داواش دەکرێت بۆ دووبارە بەگەرخستنەوەی ئەم هەموو ئامێرە پێویستیان بە لیژنیەکە بۆ ئەوەی جارێکی دیکە بێنەوە کار لەسەر ئەو سیستەمە بکرێت و بازاڕەکە بە شێوەیەکی گشتی بە فەرمی بکرێتەوە. ناسەر سەبور یاردەدەری بەڕێبەری جێبەجێکاری بۆرسەی هەولێرە، کردنەوەی دامەزراوەکە لەم دۆخەدا بە گرنگ دەزانێت و پێی وایە یارمەتی دەرێکی باش دەبێت بۆ حکوومەت و ئەو کۆمپانیانەی لە کوردستان کار دەکەن. کاتێکی زۆر گرنگە بۆ دەستپێکردنی بازاری هەولێر بۆ کاغەزەداراییەکان. لێرکوانە هەموو پەیوەنددارێک هەموو لایەندارێک ئیسفادەی لەو بۆرسەیە دەکاتن لە حکوومەتەوە بگراوە کە گەشەی بە ئابووری کوردستان دەداتەوە لەلایەن کۆمپانیاکانی کە لیز دەکرێنەوە کە ئەوانش دەتانن بە پرۆژە و شتەکانیانە گەشە پێدانیان هەیە کە بە ئەوەیان هەیە دەست پێ دەکەن مەشارعی خۆیان هەیە، کۆمپانیای خۆیان گەورە دەکەن، پێویستیان بە سەرمایەیە. سەرمایی بۆرسە کارپێنەکراوەکەی هەولێر سەرەتا 10 ملیارد دینار بووە، بەڵام بەهۆی زۆری خەرجەکان و درەنگکەوتنی کردنەوەی تەنیا 3 ملیارد دیناریان ماوە. بەکردنەوەشی سوود و گرنگی زۆری بۆ ئابووری کوردستان و کۆمپانیەکان وە بەرێنران دەبێت، لە هەمان کاتدا هاوڵاتیانیش دەتوانن پشک لە کۆمپانیەکان بکڕن. هێمنهێنی کوردستان 24 هەولێر.